فەڵەستین کێشەیەکی لە مێژینە و ئێستای موسڵمانان. کۆمەڵکوژی گەلێک بە بەرچاوی جیهانەوە. خاکی فەڵەستین کە سەرزەمینی پەیامبەرانە و بەلای هەر سێ ئاینە ئاسمانیەکەوە پیرۆزە و شوێنێکی تایبەتە. لە ئێستاشدا کە چەقی نیشتیمانی ئیسلامیە گرنگیەکی ستراتیژی خۆی هەیە بەدەر لە پیرۆزی ئاینیەکەی. هەر لەبەرەوەشە جوولەکە چاوی تەماحی تێبڕیوە و وڵاتانی مەسیحیش کە پشتیوانی جوولەکە دەکەن مەبەستێکی خودی خۆیان هەیە و مردوویەکیان لە گۆڕدایە. یەکگومان قودس ئەو شوێنە پیرۆزە کە خۆی گەورە بە ئەرزی مبارەکە ناوی ئەبات لە مێژووە تقریباً زۆر داگیر کراوە. یعنی چەند حادیسەی گەورە تیا ڕوویاوە کە بۆ نمونە لە سەردەمی داود و جالوتەوە کە لەوێ کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام داواکە بچنە ئەوێەوە سەرکەوتنتان بەدەست ئەهێنن. ئەلەو کاتەیە داود ئەو گەنجە بەهێزە ئەبێ کە جالوت ئەکوژێ. دوجار لە سەردەمی تەتارەکان کە دێن دنیای ئیسلام داگیرەکەن دیسانەوە لە عین جالوتە لەسەر دەستی پاڵەوانی ئیسلام قەتس و بیبرسە جارێکی کە قودس ڕزگار ئەبێتەوە و ئومەتی ئیسلامی هەڵ ئەسێتەوە. لە سەردەمی سەلاحەدینە پێش ئەوان عەفو پێش تەتارەکان هەموو ئەوروپا لە ساڵی 1999 قودسی داگیر کرد. 70 بۆ 80 ساڵ 88 ساڵ مانەوە لێیە. خۆ ئەگەنجێکی وەکو سەلاحەدین ئەنێرێ بەو گەورەیە توانێت ڕزگاری بکە و عەدل و دادپەروەری لە ناوچەکە دابین بکە و ناوچەیەکی زۆر گەورەی وڵاتانی ئیسلامی ئەژێ لەسەر ژێر کۆنتڕۆڵ ئێوە. لە سەردەمی ناپلیۆن ناویستی داگیریکە نەیتوانی داگیریکە. ئەمە لە سونەتی خۆیان پێوتێ سونەتی تەداول. ئەمانە ڕوئەدا لە ناو چوارچێوەی ڕێڕەوی مێژووە ئەمانە ئەحداسن کاتێک کە سەیری هەموو مێژووەکە حەدەسێکە گەورە نییە. بەڵام لە ئێستاە مەترسی و جیاوازەکەی ئەوەیە وڵاتانی ئیسلامی بەداخەوە پشتیوانی ئەو کۆمەڵە پاڵەوان و خەڵکە ئازایە ناکەن وەکو گەلی غەزە. تەنانەت سوڵتەی فەڵەستینی لە ئێستا بۆتە داردەستێک بەدەستی جوولەکەکانەوە بێدەنگی هەڵبژاردو ئەگەر بێ لە فرسەتێکا قسە بکە لە حەماس و لە بزوتنەوەکەدا. بەڵام ئەوان تا ئێستا پاڵەوانانە خۆیان ڕاگرتووە و ئەم قەزیەیە ئەوەی کە گرنگە یەکەم قەزیەیەکی ئاینی بەحت و بەهێزە لە ناخی هەموو موسڵمانانە حوزوری هەیە. ئەمە یەک. دوو قەزیەیەکی ڕەوا و نیشتیمانێکە داگیر کراوە و کێشەی حەق و ماف و عەدلە خەڵکیەکەیە مافی پێڕەوا نابینێ. ئەم بەیانێتەوە بینی ئافرەتێک لەگەڵ مناڵەکانیان لە خێمەیەکە شەهید دەکرێ. ئەم بێدەنگی جیهان سەر بەردەوام نابێ چکە زوڵمەکە زۆرە. کەسێکی وەکو ناتانیاهو حساب بۆ عرفی ئینسانی ناکە، حساب بۆ یاساکان ناکە، حساب بۆ قەوانین نێودەوڵەتی ناکە، حساب بۆ شعبەکەی خۆی ناکە کە شەوانە هەزارەهەن خەڵک وا لەسەر شەقام لە ساحەفتای ئیسرائیل لەگەڵ ئەوان نییە کە ئەمەی نەتانیاهو ئەیکا. معارەز ئەمڕۆ کنێستی ئیسرائیل هەستاوە لە بەرامبەر نەتانیاهوەوە وەستاوە و نەتانیاهو ئەوانی بە خائین وەسف کرد. یعنی تەواوی دنیا کەسێکی ئینسان دۆست بێت لەگەڵ ئەم قەزیانی ئەمە نەتانیاهو ئەیکا بەڕاستی کەواتە ئەمە حدودێکی هەیە تا سەر ناڕوە و دوجار سەرکەوتن بۆ حەقە بۆ عەدالەتە و بۆ قەزیە و کێشەیەکی ڕەوای وەکو فەڵەستینە. با لە ئێستا ئێمە جاری وایە سەفحەکانە بینین لاوازیەکە بینین بەڵام ئەمە لە مێژووا ڕوویا و دووبارە بۆتەوە دوجار حەق سەرەکەوێ حەقی ڕەوا سەرەکەوێ و ئەمانە ناتوانن لە بەرامبەر هەموو ئیرادەی ئینسانی و نێودەوڵەتی و یاساکانە تا سەر بوەست. فەڵەستین و قودس پێگەیەکی گەورەی هەیە لە مێژووی هەموو پێغەمبەران و لە ناو شەریعەتی ئیسلامدا. خی گەورە سبحانه وتعالى ئاماژەی پێ دەکات ويا قومي ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم. كواتا زەویەکی پیرۆزە وخوای گەورە سبحانه وتعالى لسورة إسراء لإسراء معراج دا فرميت سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. بدقي آيات بيت المقدس قدس پیرۆزە دەور و بەرەکەشی پیرۆزە. طبعا دەور و بەرەکەی شام دەگرێتەوە. ئەو ئەرزە زەوی پێغەمبەران بوو عەلەیهیم الصەلاة وەسسەلام و دووەم پیرۆزی پێدراوە لە ئیسلامدا و دووەم مزگەوتیش بووە کە دروست کراوە.
لبيغمبريان برسي صلى الله عليه وسلم يا رسول الله كم مزقوتي كم جار درسكرا فرمي البيت الحرام إن جادواي بيت المقدس درسكرا طبعا يكم جار جوكاني تدابون كمسيح يكان هاتن زور بشوازيكي نابجي وبستميكي قورا برامبر پیغمبری خوا عیسی علیه الصلاة والسلام وستانوا هەوڵی لە سێدارەدانیاندا بەڵام خوای پەروەردگار بەرزی کردەوە. لە پاش ئەوە پاش چەند سەدەیەک بەیت المەقدس کەوتە دەستی مەسیحیەکان. مەسیحیەکان ئەوەی شوێنەواری جووەکان بوو شاردیانەوە و ڕەشیان کردەوە. کاتێک لە سەردەمی عومەری کوڕی خەتاب بەخۆشی و بە ئاشتی مەسیحیەکان لەگەڵ پارێزگاریکردن بە کەنیسەکانیان و بە شوێناوارەکانی خۆیان بەڵام بە ئاشتی کلیلی بەیت المەقدسیان تەسلیمی عومەری کوڕی خەتاب کرد کەواتە لە ڕووی مێژووی ئەوە گرنگە. مزگەوتی ئەقسا و شاری قودس لای مسلمانان پیرۆزی خۆی هەیە و سەدان ساڵە لەو خاکە خوداپەرستی دەکەن. بەتایبەت مزگەوتی ئەقسا قیبلەی یەکەمی مسلمانانە و جوولەکە مەرامی خۆیان هەیە کە بە دوای پەیکەری سولەیمان پەیامبەرەوەن سەلامی خودای لێبێت و بەو پاساوە لە هەوڵی لەناوبردنی ئەو مزگەوتە پیرۆزەدان. بەتایبەتی ئەو شوێنەی قوبەت و سەخرا لەو شوێنەیەوە کەوا شوێنێکی پیرۆزە بەلای جووەکانیشەوە دەڵێ لەوێ عەبدوڵای کوڕی سەلام گوتی لەو شوێنەوە ئەوەندە باڵە دەڕۆین شوێنەکەی دۆزیەوە مەسیحیەکان نەسڕانیەکان ئەو شوێنیان کردبووە زبڵخانە لە ڕقی جووەکان. عومەری کوڕی خەتاب لەگەڵ سەحابەکان و تابعیەکان لەگەڵیان بوو شوێنەکەیان پاکردەوە زانایان دەفەرمونون بە لاچقی عەباکەی خۆی ئەو شوێنەی پاکردەوە و ئازادی کرد. مسلمانان هیچ کاتێک ڕێگریان نەکردووە لەوەی کەوا بڵێن پاکتاوی دینی لە مەسیحی وە لە جوو بکرێت لە بەیت المەقدس. ئەو جووەی کەوا خەڵکی بەیت المەقدسە ئەو نەسڕانەی خەڵکی مەنتیقەیە ئازادی خۆیان دەژیان و لەوێدا ژیانی خۆیان بەسەر دەبن. بێگومان مزگەوتی ئەقسا پێگەیەکی گرنگی ئاینی هەیە و شوێنێکی گرنگی مێژوویشەوە لای ئاینە جیاوازەکان پیرۆز بووە و پیرۆزیشە و بێگومانەکو باسێکی یەکەم قیبلەی مسلمانان بووە و شوێنێکی پیرۆزە بەنسبەت ئاینەکانەوە و تایید بەنسبەت مسلمانانەوە. بێگومان ئەوەی کە ئەمڕۆ جوولەکە بە دوایە دەگەڕێ ئەو بۆ چوونی خۆی بە دوای هەیکەلی سلێمان ئاگەڕێ. هەیکەلی سلێمان یاخۆ بڵێن شوێنێک بکە حەجی سلێمان لەوێدا لە مێژوودا وەکو شوێنێک بۆ عیبادەت بۆ خواپەرستی دروستی کردووە و لەوێ عیبادەت خواپەرستی تێدا کردووە. پاشان ئەم شوێنە دوای کە بۆ منە با بڵێن هاتنی ئاینەکانی دیکە و هاتنی ئاینە ئاسمانەکانی دیکەوە تواتر با بڵێن کەمبوونەوەی نفوزی یەهودیەکان و هاتنی نفوسی ئاینەکانی دیکە و گەلانی دیکە ئەو شوێنە فراوان کراوە و گەورە کراوە و تر شوێنێکی پیرۆزی مسلمانانە ئێستا. ئەو بۆ چوونی خۆی پاساوی خۆی لەژێرەوە قودس بالکۆڵەکە بە پاسەوەیەکە ئەم بە دوای هەیکەلی سلێماندا ئەگەڕێ. ئێوێ ئەو هەیکەلە پێی وایە کە ئەمە هەیکەلی سلێمان لەژێر ئەم با بڵێن مزگەوتی ئەقسایەدایە و ئەگەڕێ بە دوای ئەو هەیکەلەداوە. بێگومان ئامانجی لە پاڵۆژدا خاپورکردنی مزگەوتی ئەقسایە و سەر لە نوێ بنادنەوەی ئەو هەیکەلەیە کە ئەو بە دوای ئەگەڕێ و لە وەکتمان لە کۆندا حەزری سلێمان شوێنێکی دروست کردو بۆ عیبادەت و پەرستش لە ئەکیلۆ شوێنان. چکان تەمان قودس کە دروست کراوە چەند با بڵێن تەپۆڵکە و گردۆڵکەیەک بووە دواتر فراوان کراوە گەورە کراوە دوای لە سەیەکی لەم تەپۆڵکانە هەیکەلی سلێمان لەوێ دروست کراوە و ئەمان ئێستا دێن بە دوای ئەو هەیکەلەدا ئەگەڕێن بە پاساو بە بۆچوونی خۆیان. بوعدێکی مێژووی فراوانی هەیە کە جێگای پێغەمبەران و خوای گەورە لە قورئانی پیرۆزەوە لە هەموو
کتێبە ئاسمانیەکانە بە ئەرزی مبارەکە ناوی بردووە چونکە جێگای پێغەمبەران بووە بەڕاستی لە ئیبراهیمەوە لە موساوە عەلەیهی سەلام لە داودەوە لە سولێمانەوە هەموو ئەو پێغەمبەرە عەزیمانە تۆ ئەیبینی هەمووی ئەوێ بنکەی ئەساسیان بووە. ئەمە بوعدێکی مێژووی زۆر قوڵی هەیە و لە ڕابردووشە لە ڕووی جۆگرافیەوە ئەکەوێتە ناو دڵی جیهانی ئیسلامیەوە شوێنێکی زیندووە بۆیە لە سەردەمی بابلیەکانەوە تەماحی تێکراوە داگیر کراوە و لە حتا ناپلیۆنیش تەماحی تێکرا داگیری بکات تەتار و هەروەها ڕۆمەکان و بیزنتیەکان لە ساڵی 1909 زاینی گەریشی گەورەیان کرد بۆ ماوەی تقریباً 88 ساڵمانەوە لەوێ کەواتەمە بوعدێکی هەم ئاینی بە قوڵی هەیە هەروەها بوعدێکی جیۆسیاسی لە ڕووی سیاسی و جوگرافی سیاسیەوە کاریگەری گەورەی هەیە و ئەمە جوڵێنەرە بۆ هەم لە ڕووی ئاینیەوە بۆ مسلمانان کە بە قیبلەی یەکەمی مسلمانانی ئەزانن هەم بۆ موقع جوگرافیاکەی و هەروە ئەو مژدانی کە لە ئیسلام ئایراوە کە هەمیشە لەیانە کۆمەڵێک ئەمێننەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیێ لە پاڵ کەعبە ئەکنافی کەعبەن ئەوانە مرابطن ئەوانە سەرباز و مجاهیدی دامەزراون لە پێناوی خوا ئەوانە هەمیشە بە دامازراوی ئەمێننەوە یعنی بوعدی ئاینی زۆری هەیە لە پاڵ ئەوەشە لە ڕووی جوگرافی و جیۆسیاسیەوە موقعێکی جوگرافی گرنگی هەیە چەندین جار داگیر کراوە خوێنومەتەوە وابزان بۆ 40 جار داگیر کراوە و ڕزگار کراوەتەوە قودس بۆ 40 جار تقریبا بەڵام دوجار کەواتە ئەمە داگیر کراوە ئێستا تاسەر نابێت ناتوانێت تاسەر بڕە مادەم شعبێکی قوربانی دەری ئازا و هێزێکی بەهێز وەکو حەماس هەیە کە توانێتی دڵی تەواوی ئازادی خوازانی جیهان بۆ خۆی ڕابکێشێت ئەمە زۆر مهمە ڕاستە هێزێکە ئێستا دەرەتانی نییە لە ژێر زەویدایە بەڵام تا ئێستا ئەسرارەکانی کەشف نەبوون ئەم قووەت و هێزەی کە هەیەی حەماس و تا ئێستا جێگەی سەرسامی و سەرسوڕمانی هەموو جیهانە بەڕاستی بۆیە سەرکەوتن هەر بۆ ئەوانەیە چونکە ڕاستە وەکو باسم کرد ئێستا ئەمریکا بەهێزە ئەنازێ بەڵام ئایا هێز ئەتوانێ مانای حەقیەتی ئەو لایەنە بسەلمێنێت ناتوانێت حەق هێزە عەدل هێزە و هەروەها ئەوەی مانەوە بەهێز ئەبەخشیە عەدالەتە نەک دەسەڵات چونکە دەسەڵات سەداممان بینی وای زانی ئەگەر ئەنفال بکە کورد کۆتایی پێیەت ئەو هەمووی ڕاگواست و کردنیە ژێر چاڵەوە وای زانی ئەگەر کیمیاباران بکە شارێکی هەڵەبجە کۆتایی پێ بەڵام بە گەورەتر زیینەوە بێتەوە یا دوژمنانی کورد وازان نەگەر زاڵبن بەسەر ئیسان نەورۆستەوە بینی چەند دژایەتی ئەکرێ لە وەکو هێزێکی نەتەوەیی بەڵام سێکی گڕەسەنێ تاوێ گەشاکە ئەمڕۆ تۆی بینی لە تورکیا ئەچێتە ناو ئەستەمبوڵەوە بۆ نمونە یعنی زوڵم ناتوانێت بەردەوام بێ ئەتوانێت ماوەیەک خۆی پیشان بە گەورە خۆی پیشامە بەڵام دوجار مادەم لەسەر ئەساسێکی پتە و ناوەسێ مادەم لە ناو دڵەکانە ناوەسێ مادەم لەسەر ملی خەڵکەوەسێ هەر ئەکەوێتە خوارەوە هەر ئەکەوێتە ڕۆژێ لە جەنگی یەکەمی جیهانی وڵاتانی زلێزی خۆراوە بەڵێنیان بە جوولەکەدا بوو لەسەر خاکی فەڵەستین دەوڵەتیان بۆ دروست بکەن پاش جەنگی دووەمی جیهانیە و بەڵێنیان بردە سەر و نیشتیمانی مسلمانانیان داگیر کرد و لە هەموو گۆشە و کەنارەکانی جیهانەوە جوولەکەیان هێنا و دەوڵەتی ئیسرائیلیان بۆ دروستکردن. لە ساڵی 1940ەوە تا ئێستا عەرەبەکان بەرگری لە خاکی خۆیان دەکەن و زایۆنیەکانیش ساڵ بە ساڵ سنووریان فراوان دەکەن و تاوان و کۆمەڵکوژی مسلمانان دەکەن و جیهانیش بێدەنگی هەڵبژاردووە. پرسی فەڵەستین پرسێکی مێژووی گرنگە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ جیهانی ئیسلامی بە گشتی مێژووی ئەم پرسە گەڕێتەوە بۆ کاتێک کە حەرەکەی سەهیۆنیە دامەزیە یەکەم کۆنگرەی خۆی بەسێ لە بازل لە 30 ساڵ لە ساڵی 1990 لەوێ بیر لەوە دەکەنەوە کە دەوڵەتێک بۆ جوولەکە دابمەزێن ئەو دەوڵەتە لە هەر شوێی جیهان بێ لەسەرتا ئۆپشنیان فەڵەستین نەبوو بەڵکو چەند شوێنێکی دیکە هەبوو بەڵام دوجار هاتن سەوەی کە فەڵەستین بێن لە فەڵەستین ئەو دەوڵەتە بە خۆیان دروست بکەن ئەوە بوو تیۆدر هێرتزل کە بە باوکی ڕۆحی جوولەکە داهاندێ چەند جار سەردانی ئەستەمبولی کرد تقریبا 5 جار سەردانی ئەستەمبولی کرد توانی یەک جار سوڵتانی عوسمانی ئەو کاتە سوڵتان عەبدولحەمید ببینێ و بەڵێنی ئەوەی پێداگە خاکی فەڵەستینیان پێ بدا لە بەرامبەردا کێشەدارەکانی دەوڵەتی عوسمانی چارەسەرەکە بەڵام
دەوڵەتی بڵێن سڵتانی عوسمانی ئەم داوای ڕەت کردەوە بەی جۆرە ڕازی نەبووکەوە فەڵەستین بدێ بە جوولەکان. بەڵام جوولەکان لە هەوڵی خۆیان بەردەوام بوون بە تایبەتی ڕێکخراوی سەهیۆنی بزوتنەوەی سەهیۆنی تا ئەوی لە جەنگی یەکەمی جیهانیدا توانیان بەڵێنی بەلفۆر لە وەزیری خارجی بەریتانیا وەربگرن کە خاکی فەلەستین بدا بە جوولەکان کە لەوێ دەوڵەتی تیادا دروست بکەن. دیارە بەپێی ڕێکوتنامەی ساکیت بووە کە وڵاتانی ناوچەکە لە نێوان وڵاتانی زلێزی ئەو کاتە بە تایبەتی بەریتانیا و فەڕەنسادا دابشکرا بەشێ لە خاکی فەلەستین خراژە ئینتیداوی بەریتانەکانەوە بەریتانەکانیش بەپێی وعدی بەلفۆر دواتر دان بە جوولەکان بۆیە جوولەکان قۆنا بە قۆنا کۆچیان کرد لە وڵاتانی ئەوروپا و وڵاتە ئەوروپیەکان دەیانویست هەرچۆنە بێ جوولەکان لە خاکی خۆیان بڕۆنە دەرەوە و هانیان بدەن و یاخود هەرچۆنە بێ ئەوروپا بەجێ بڵن و ڕبکەنە ناوچەیەکی دیکە بۆیە هەوڵاندا کە بەرەو فەڵەستین کۆچ بکەن. ئیتر لێرەوە کێشەی فەڵەستین دەست پێ دەکا و ساڵانە بەردەوام جوولەکە لە ناوچەکانی تری جیهان و کۆچەکەن بۆ فەڵەستین و چەندین شەڕ و شۆڕش و ڕوبەڕووبوونەوە ڕوبەڕوونی فەلەستەکان دژ بە جوولەکان ڕوئەدا تا ئەوەی کاگەن بە ساڵی 1940 لەوێ بە بڕیاری نەتەوەیەکگرتوەکان دەوڵەتێکی جوولەکە لەسەر بەشێ لە خاکی فەڵەستین بۆ جوولەکان لە فەڵەستین دامەزرێ. بۆیە بەدامەتەنین دەوڵەتی ئیسرائیل لە ساڵی 1940 پرسی فەڵەستین ئەکەوێتە قۆناغێکی دیکەوە قۆناغێک کە لە پێکدادان لە شۆڕش لە لاپەڕین لە فەڵەستین دەست پێ دەکا و گرفتەکە لەوەدایە کە دەوڵەتی ئیسرائیل بەردەوام ساڵ لە دوای ساڵ ڕۆژ لە دوای ڕۆژ هەوڵەدا خاکی خۆی زیاتر فراوام بکە لە حسابی داگیرکردنی خاکی فەڵەستین و ناوچەکە. بۆیە بین ئەوەی کە با بڵێن جوولەکە لە 1940 وەکو دەوڵەت وەکو دەوڵەتی ئیسرائیل دامەزرا و نەتەوەیەکگرتوەکان بڕیاری لێدا تەنها بۆ ئیکتیفای نەکرد بەڵکو بەردەوام دێ زەویەکانی تر داگیرەکە و سنوورەکەی خۆی فراوانەکە بە جۆرە جۆرەکان کە ئەوان نێوان نیل و فرات بە خاکی یاخود هەوڵەدەن کە دەوڵەتەکان فراوان بکەن کە بگاتە نێوان نیل و فرات هەموو داگیرکەن و بخانە ژێر ڕکێفی خۆیانەوە. بۆیە بین دواتر چەندین قەسابخانە چەندین کوشتوبوو دەرا بە فەلەستینەکان ئەنجامەدەن و خەڵکی گوندەکان خەڵکی ناوچەکان لەژێ فشار و کوشتوبڕ و قەسابخانەدا ناچارەکەن چۆڵی بکەن و ئەوان داگیری دەکەن و بۆ منە لە 1960 کە کاتێکە شەڕێکی گەورە یاخۆ شەڕێکی ئەو کاتە لە نێوان چەند وڵاتی عەرەبی و ئیسرائیلە سەر هەڵەدا کە بە ئەیام ست العەرەب بەناوبانگە شەڕ و شەڕەکە بەردەوام بێ بەڵام ئیسرائیل لێ کۆمەڵی خاکی تر داگیرکەوە دەخاتە ژێر ڕکێفی خۆی لەوانە بەرزایەکانی جۆلان لەوانە قودسی شەرقی و بێگومان سیناش بەڵام دواتر سینا لە 1970 میسڵ ئەیگێڕێتەوە ژێر دەسەڵاتی خۆی. بۆیە تا ئەگەین بە ئەمڕۆ ئەو سنوورەی کە ئیسرائیل هەیەی لەسەر خاکی فەڵەستین بێگومان کە دایمەزراندووە بەردەوام دێ ڕوو لە زیادبوونەکە خاکی فەڵەستینی زیاتر داگیرەکە ئەوە ئەمڕۆ بینین کە بۆ نمونە ئەوی کە ماوەتەوە کە غەزەیە ئەبینین چۆن دەرە بە خەڵکی غەزە کوشتوبڕەکەەوە جینۆسایدی خەڵکی غەزاکە بە بەرچاوی جیهانەوە بڕیاریاندا بێ ئەوەی خاوەنی بن گوتیان فەڵەستین شوێنێکی دینیە بۆ جووەکان یعنی زەویەکیان بەخشی کە پەیوەندی بەوانەوە نییە مسلمانانی تێدا بوون مسلمانان خوێنیان لەسەر ڕشتووە و لە ئیسلامدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ پێشنوێژی بۆ پێغەمبەران کردو عەلەیهیم الصەلاة وەسەلام کەواتە ئەو جوەی ئەو مەسیحیەی کەوا لەوێ خەڵکی وەیە هیچ مسلمانێک لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ولا پاش تریش ولا سەردەمی سەلاح الدین ئەیوبی ولا پاش تریش کەس ڕێگەی لە جوو لە مەسیحیەکانی خەڵکی ئەوێ نەگرتووە بەڵام ئەو خەڵکانەی کەوا هاتوون لە ئەوروپا بەتایبەتی هاتوون خەڵکی فەڵەستینیان بە زۆر و دەرناوە و کوشتویانە و دەریان ناوە کێشەکە لێرەدا دروست بووە. ئەو خەڵکەی غەزە ئێستا ئەو خەڵکەی غەزە ڕەنگە بپرسن باشە ئەو هەموو خەڵکە بۆ لەوێدا سواری ینی وەکو بڵێ لە تەنیش دێکدا ئەو منتەقا چڕە چییە لە دانیشتواندا ئەو خەڵکەی غەزە زۆربەیان خەڵکی غەزەنی خەڵکی ئەو شوێنانن کەوا جووەکان
باب و باپیریان مندا زۆر خەڵکیان کوشتووە ئەوەی بۆشی کراوە ڕزگاری بووە هاتۆتە ئەوێشیان پێڕەوا نابینن ئەوە گرنگە بزانی لە ئیسلامدا هەر بستە خاکێک مسلمانی لەسەر بژێت شوێنێکی پیرۆزە بۆ مسلمانان شایانی ئەوەیە دیفاعی لێ بکەن خوێنی خۆی لەسەر بڕێژن بۆ زانایانی کورد هەمیشە گوتویانە پارێزگاریکردن لە کوردستان شایانی ئەوەیە ئینسان خوێنی خۆی بۆ بڕێژێت دیفاع لە گوند لە کانی لە مزگەوت لە ڕووبار لە دەشت و دۆڵی بکەن بۆ چونکە ومن قوتیل دون ماله فهو شهید بەنسبەت هەموو مسلمانێک بەیت المەقدیس شوێنێکی پیرۆزە و غەزا و هەموو شام شوێنێکی پیرۆزە و هەروەها کافر پێی نایە هەر بستێک لە خاکی مسلمانان لە هەر شوێنێک بە کۆدەنگی زانایان لەوێدا جیهاد و دەفع واتە جیهادی دەرکردن جیهادی پاکردنەوە جیهادی ڕزگارکردنی ئەو زەویە بە کۆدەنگی زانایان واجب دەبێت لەسەر خەڵکی ئەو شوێنە ئەگەر خەڵکی ئەو شوێنە بەڕۆست دوژمنان و زاڵمان نەهاتن واجبی مسلمانانی جیهانە پشتیوانی ئەو براو خوشکانیان بکەن دەوڵەتی جوولەکە دەوڵەتێکی قەومی یەهودیە لەسەر ئەساسێکی ئاینی دامەزراوە و ئێستا ئەوانەش پشتیوانی لێەکەن ئەو دوو وەزیرە بنغەفیر و تۆمەتریچ پاڵنەرە ئاینیەکە ینی جەنگێکی ئاینیە تو ئێستا ئەبینی وەزیری خارجی ئەمریکی ئەو سەلیبە لەسەری ئەدا کە قسەکە لای نابە ڕاستە بۆنەیەکی خۆیان بۆ بەڵام کێتەوە بەوە قسەکە مانای وایە بوعدێکی ئاینی هەیە هەر لە ڕابردووشە ئەمانە هەر بوعدی ئاینی هەبووە یا ئەمڕۆ قەشەیەکی کاسەلیکی سەلیبێک تەقدیم بە ترەم بە کاکامە پارێزەری سەلیبە یعنی بوعدێکی ئاینی هەیە ئێمە بمانەوە نەمانەیە وەکو چۆن هەرچەند هەنێ ڕۆشنبیر لێرە ئێوێ بە شێوەیەکی کە وەسیلکە بەڵامە بوعدێک و ڕەگێک و پاڵنەرێک و پشتیوانێکی ئاینی هەیە بەڕاستی هەم حەماسیش پاڵنەرە ئاینەکەی وای لێک تۆ ڕابوەستێ بوەستێ خۆی بگرێت چکە هیچ شتێکی کە پاسا و یا بڵێ هیچ شتێکی کە ناتوانێت ئەومان بۆ تەفسیرکە ئەم خۆگریە تاکەی لە خەڵکی غەزا ئەم ئازایەتی تاکەی کەواتە پاڵنەرێکی ئاینیە دووهەمیش پاڵنەرێکی سیاسی هەیە کە لە ئەسڵە ئەم دەوڵەتە جوولەکەیە کە دامەزرێنراوە لەسەر دەستی ئیستیعماری ساڵی 1970 وعدی بلفۆر و ئێستا ئەمریکا پشتیوانی لێکە بایدن بە سەراحەت ئەڵێ ئەگەر دەوڵەتێکی وانە بواە بە خۆمان دروستمان کردایە چونکە ئەوە لەویا بۆتە وەکو شەبەکەیەک بۆتە ڕێگایەک یا بۆتە چەقێک بۆ پەیوەندی نێو دەوڵەتیەکان بە ئاسانی تەدەخل ئەکەن ئەمریکا ئەوروپا لە ڕابردووە یعنی ئەمە بوعدێکی تری ئەمنی و بوعدێکی تری سیاسی و جیۆسیاسی لەگەڵایە ئەم شوێنە بۆیە ئەوها لە دڵی وڵاتانی عەرەبیشایە ئەم بوعدە ئاینی هەیە ئەم بوعدە سیاسی هەیە ئەمانە هەمووی کۆبوونەتەوە بەیەکەوە بۆیە قەزەیەکی عالەمی گەورەی دروست کرد بەڕاستی ئەوڕۆ لە جیهانی ئیسلامیدا مسلمانانی غەزا دیفاعیان کرد دەڵێ ئەوڕۆ مادەیەکی علمی تر لە بابەتی سەبر لە بابەتی جیهاد لە بابەتی گیان فیدایی مسلمانان مادەیەکی علمی تریان خستە ناو مێژووی ئیسلام کە بتوانن یعنی زانایان یعنی خەڵکی نووسەران سوودی لێ ببینن ئەو سەبڕەی ئەو ئارامی ئەوان گرتیان بەڕاستی زیاد لە توانای ئەواندا بوو بەڵام لێرەدا هیچ مسلمانێک نییەکەوە ئەرک لەسەری واجب نەبێ بەرامبەر ئەو مسلمانانە وەرە بەرامبەر خاکی فەڵەستین و بەرامبەر ئەو ستەمەی لە خەڵکی غەزە دەکرێت یەکەم شت لە دڵەوە پێویستە هەموو مسلمانێک پێی ناخۆش بێت هەر مسلمانێک هەستی وەجەواب هاتنی نەبێت بەرامبەر مسلمانێک لە ئەوپەڕی دنیا دیقەت دەنێ مسلمانان ساڵان بەرامبەر بۆڕما هەمان بیر و باوەڕمان هەبوو بەرامبەر بەیت المەقدیس هەمان بیر و باوەڕ هەیە و بە زیاتریش بەرامبەر خاکی خۆمان بە هەمان شێوە خاڵی یەکەم کەواتە لە دڵەوە پێمان ناخۆش بێت بە زمان جیهادی وشە و دوعاکردن ئەوە واجبێکی ترە
هەر کەسە لە توانایدا هەیە کۆمەچی داراییان بکە واجبە لە سەریان لە ڕووی ئیعلامی لە ڕووی دروستکردنی لۆبی پشتیوانی واجبە بەڕاستی نەک واجبە فەرزی عینە لەسەر هەموو وڵاتێکی مسلمانان یارمەتی مسلمانانی لێ قەوماوی فەڵەستین بدەن و هەوڵی ڕزگارکردنی فەڵەستین و غەزە بدەن باشە ئەو چەک و تەقەمەنی و تفاقە زۆرەی لە جیهانی ئیسلامیدا هەیە ئەوە بۆ یاری منداڵانە ئەوە بۆ ڕازاندنەوە جوانکردنی یعنی مەعرەزەکانی یعنی بڵین ساحاتی سەربازیە یان بۆ بەکارهێنانە باشە چەکێک دیفاعی پێ لە برای خۆت ئەو هەموو مسلمانە دەوڵەتە عەرەبانە هەن ئەو دەوڵەتە مسلمانانە هەستێکمان نەبینی کاکە باشەڕ نەکەن ناتوانن بەس با بڕیارێک بدەن بڵێن ئێمەی مسلمان شت لە هەر وڵاتێک ناکڕین کەوا دەستی بە خوێنی خەڵکی غەزە سوورە وەشتی خۆشمان پێ نافرۆشی بەس با ئەوەندە بکەن جیهان بە چۆک دادێت ستەمکاران بە چۆک دادێن کەواتە لەو مانگە پیرۆزە لەو کاتە پیرۆزە پێویستە هەمومان ئەو سنەتە یان ئەو فەرزە زیندوو بکەینەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم لفرموددا دفرميت من لم يغزو ولم يحدث نفسه بغزو مات على شعبة من النفاق هر مسلمانك بەشداری جیهاد نەکات یان قسە لەگەڵ خۆی نەکات ئەگەر توانام هەبوو ئەگەر بۆم گونجا دیفاع لە خاکی مسلمانان دیفاع لە خوێنی ڕژاوی بەناحەقی مسلمانان دەکەم پێغەمبەر دەفەرمێ ئەگەر بمرێت لەسەر بەشێک لە منافقی دەمرێت خوای گەورە دەرگایان لێ بکاتەوە ڕزگاریان بکە و با بشزانی مسلمانانی غەزە ئەرکی خۆیان جێبەجێ کرد هەوڵیاندا جارێکی تر ئیسلامێکی جوان ئیسلامێکی گیان فیدایی ئیسلامێکی گۆش کراو بە قورئان و دنیای لە پێش چاو بکەوێت بۆ شەیدابوونی قیامەت و جیهاد و خۆبەختکردن ئەوان ئەرکی خۆیان جێبەجێ کرد فەڵەستینیەکان بوونەتە سێ بەشەوە بەشێکی هەر دەرکراوە لە نەکبا لە 82 ئەوانە هەر وڵاتەکەی بەجێ هێشتووە و بۆی نییە بگەڕێتەوە ناتوانێت بگەڕێتەوە یعنی لەگەڵ ئەوە کە نەتەوە یەکگرتوەکان مافی گەڕانە حەق العەودەی پێبەخشیون بەڵام ئیسرائیل دەرگای داخستووە نایڵێ بگەڕێتەوە بەشێکشی لە قودس و لەو ناوچانە ماونەتەوە کە ئێستا لەژێر کێفی ئیسرائیلایە پێڵێن 48 ناوچەی سەوس ئەمانە لە کنێشتی ئیسرائیلی پەرلەمانتاریانێ وەکو کەرکووکی کوردستان چۆن یەکلان نەبووتەوە بۆ کوردستان بەڵام کوردی تایە پەرلەمانتاری بە هەمان شێوە خەڵکێکی زۆری فەڵەستینی هەن ئێستا لە ناو سنووری ئیسرائیلە ئەو بەشەی سێمەشی ئەوەیە کە لە کەناری ڕۆژ ئاوایە و ئەوەیە کە لە غەزایە مقاومەکە و ینی بڵین ئەوەی کە ئەچێتە قودسەوە هەر خەڵکی عەرەبی موسڵمان کە کاتی خۆی هەر لە یەکم داگیر کراون بەڵام ئێستا کەوتۆتە ناو ڕکێش بوو سەیتەرە و دەسەڵاتی ئیسرائیل ئەوانە نوێژی خۆیان نەکەن بەڵام بەداخەوە بەتەمەن بۆیان دیاری کراوە بەڵام ببینە چۆن ئەڵڵاهو ئەکبەرەکەن ببینە چۆن بەسەرکەوتنەکانی حەماس دڵخۆشن ببینە چۆن وجودیان لەوەیە بەڵام دڵیان لە